بەناوی خوای گەورە میهرەبان وەک ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە هاوکاری خێرخوازانی سنوورەکەمان ئەم ساڵیش لە مانجی ڕەمەزانی پیرۆز بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز توانیمان جلوبەرجی جەژن و پیاڵاو بۆ 115 منداڵی سنوورەکەمان دابین بکەین، منداڵانی یەتیم و منداڵانی هەژار و پێویست و محتاج. ئەمە لێرە دووبارە و سێبارە دەستخۆشی لەو خێرمەداناکەین لەو خێرخوازانەکەین کە بەردەوامن لەگەڵمان هاوکارمان ئەکەن بە جلوبەرێک بە پارە بە ئازوقا. ئێمەش وەک دەستێکی ئەمین ئەو کەلوپەل و ئەو هاوکارانی کە پێمانە بەخشن بەدەستی ئەو خەڵکە هەژار و محتاجەی ئەگەینین. ئێستانەکە بەتایبەت لەگەڵ نەهاتنی موچە و ئەو قەیرانێک لە دوایەکانەی کە هەنە لە هەرێمەکەمان خەڵک زیاتر پێداویستی بە ئازوقا بە جلوبەرێک بە خواردن بە هەموو شتێکە. بۆیە ئەمە یعنی زۆر خۆمان بەخۆشحاڵە زانین کە توانیمانە ئەمڕۆ بۆ 115 منداڵ جلوبەرگ و پیاڵاو وەک دیاری جژنانە دابین بکەین و ناوێکی زۆرمان لیستێکی زۆرمان لەلایە. بۆیە ئەگەر خێرومەندان و خێرخوازان هاوکاریمان کەن ئێمە بەردەوام ئەبین لەسەر بەڕێوەبردنی پرۆژەکەمان و دەوڵەمەندکردن و گەیاندنی هاوکاریەکان بە خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت.